دابش دەکرێت لە دوانێکی تایبەتدا بۆ پێیان پشتیوان سادق وەزیری پەروەردەی هەرێم ڕایگەیان لەگەڵ مافی تەواوی مامۆستایاندا بەڵام بە هیچ جۆرێک لەگەڵ داخستنی دەرگای قوتابخانەکان نییە لە وەرزی نوێی خوێندندا. لەگەڵ پێنەدانی موچەکانیان بەشێکی زۆری مامۆستایانی هەرێمی کوردستان ڕەشەی بای کۆتیان کردووە. هۆکارەکەشی بەوە دەژێڕنەوە تاوەکو ئێستا موچەی مانجی تەموزیان وەرنەگرتووە. بە پێویستی زانم لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی زۆر گەرم لە مامۆستایانی خۆشەویست بکەم کە سەرەڕای ئەو قەیرانە داراییە ئێستا بەداخەوە لەبەر بارودۆخی نەخوازرا و سەپێنرا و بەسەر هەرێمی کوردستاندرا نەتوانرا بەو جەژنە پیرۆزە و موچەکانیان وەربگرن. من لە ئێش و ئازار و معاناتەکانیان دەگەم. مامۆستامان هەیە زۆر هەژار و کەم دەرامەتە، بەڵام دڵنیان بە خۆڕاگری ئەوان چۆن ئێستا ئەو پێشمەرگا بە ڕێزانە سەنگەرەکانیان چۆل ناکەن، ئەوە مامۆستایانیش سەنگەرەکانی خۆیان چۆل ناکەن، ئەوەندەی پێیان بکرێ بۆی منداڵەکانی ئەو پێشمەرگانە لە خوێندندا نەبڕێ و وەچرای زانست بەردەوام بیتن لە هەرێمی کوردستان. ئەو بارودۆخە تێدەپەڕێ و ئەوانیش سەردەکەون و دوای جەژن ڕاستەوخۆ موچەکانی خۆیان وەردەگرن. بۆ وەرزی نوێ هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان